نزیکەی 4 ساڵە پێچەوانەی دەستور و مادەی 140 کورد لە ئیدارەدانی کەرکووک بێبەش کراوە و پارێزگاری بە وەکالەتی کەرکووکیش بێگەڕانەوە بۆ کورد وەکو پێکاتەیەکی سەرەکی بڕیارەکانی دەردەکا و جێبەجێیان دەکات. پەرلەمانتارێکی عێراق دەڵێتەوەی ئێستا لە کەرکووک دەگوزارێت زەنگێکی مەترسیدارە لەسەر شارەکە. طبعا ڕاکان جووری پارێزگاری بۆ وەکالەتی کەرکووک بە عەقڵێتێکی شۆڤێنی کارەکە و ئیدارەدانی پارێزگای کەرکووک بەم عەقڵیەتە مەترسیدارە لە ڕاستیە بۆ شارێکی وەکو کەرکووک کە پێکهاتەی جیاواز و نەتەوەی جیاوازی تیادایە ئەم جۆرە لە ئیدارەدانە مەترسیدارە. ئێمە سەراحەتەن وەکو کورد لە فەراغێکین یعنی تا ئێستا نەمانتوانیوە گرتو بین بۆ دانانی پارێزگاری کردویان هەبوونی ڕەیەکی کوردی لەسەر پارێزگاری کەرکووک. بەپێی دەستوری عێراق کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانی دیکە دەبێ بە هاوبەشی لە نێوان پێکاتەکان بەڕێوە ببرێت. بەڵام لە دوای ئۆکتۆبەری 2017ەوە کورد لە هیچ بڕیارێکی ئیدارەی کەرکووکدا بوونی نیە و بەشداری پێناکرێت. ئەمە تەمان دوو طریقە هەیە یانەوە تا ئەبێ یاسایەک هەبێ بۆ ئەوی کە یاساکە نێودەوڵەتیش بێ ینی با بڵێن نەتەوەیە گرتوەکان و تەواوی لایەنە پەیوەنددارەکان چاودێری بکەن یانەوە تا خۆمان لەناو خۆمانە بێ ڕێکەوین و بە پێکەوژیان و بە تەبایی حەلیکەین یعنی ناکرێت ئێستا بەڕاستی کورد لە ڕووی سیاسی لە ڕووی یاسایی لە ڕووی کارگێڕی ینی هیچ دەسەڵاتێکی ئەو توی نەماوە بەڕاستی و پارێزگایەک هاتووە بە کەیفی خۆی حکومەکە یعنی لە کۆمەڵە پرسی خزمەتگوزاری کە خەڵک بەڕاستی بەردەوام هاوارێتی ینی هیچ سوودیشی نییە تۆ چەندێ هاوارەکەی چەندێت شکاتەکەی چەندێ دیتە سەرجادە ئەمە بۆ خۆی گرفتێکی گەورەیە. لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە بەداخەوە قۆناغەکە ڕوێتە قۆناغێکی زۆر بەترسیدارەوە ئەبینی کە لایەنێکی نەتەوەیەک باڵادەستە لە کەرکووک هەموو نەتەوەکانی تری پەراوێز خستووە تەنانەت حیساب بۆ نەبۆ یاسای عێراق و نەبۆ دەستوری عێراق و نەبۆ یاسا و ڕێساکانی مافەکانی مرۆڤ لە جیهانە ئەکا تەرحیل بەردەوامە گۆڕینی بەڕێوەبەرە کوردەکان بەردەوامە بەڕاستی قۆناغێکی زۆر بەترسیدارە ویستە ئیداری کەرکووک ئیدارەیەکی هاوبەش بێ ئێمە ئەو قۆناغەمان تێپەڕان کە هەر نەتەوەیەک باڵا دەست بێ بەکە ئارەزوی خۆی لە کەرکووکە حکوومکە پێویستە ئیتر بە عەقڵ بیر بکەینەوە. جگە لە هەنگاوە تاکلایەنەکانی پارێزگاری بە وەکالەتی کەرکووک کوردیش لە نێوخۆیدا تا ئێستا ناکۆک و ناتەبایە بۆیە نەیتوانیوە پێش بە بڕیارەکانی پارێزگاری کەرکووک بگرێت هەر بۆیە پێشبینی دەکرێت دۆخی یاسای کەرکووک وەکو خۆی بمێنێتەوە تا ئەو کاتەی ڕێکەوتنی سیاسی لە نێوان هەرێم و ناوەند لەسەر ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک ئەنجام دەدرێتەوە کورد دەگەڕێتەوە ناوەندی بڕیار لە ئیدارەی خۆجێیی کەرکووک. چیان نووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.